لەگە پێشڕەویەکانی سوپای عێراق و کۆنتڕۆلکردنەوەی بەشێکی شار و شارستانی دەشتی نینەوە ئەمە یەکەم کاروانی هاوڵاتیانە کە زیاد لە 2 ساڵە لەژێر دەستی تیرۆریستانی داعش ژیان بەسەر دەبن لە ئێستادا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە گواسترانەوە بۆ ناوچە ئارامەکان. ئەو هاوڵاتیانە دانیشتووی شار و شارۆچکانی دەوروبەری مۆسڵن لەگە پێشڕەویەکانی سوپای عێراق ئەمڕۆ توانیویان خۆیان بگەینە ناوچە ئارامەکان لە ڕووی مەسەبیشەوە ئەوانە سونە مەسەبن پێیان وابوو تیرۆریستانی داعش هیچ زەرەریان پێ ناگەینێ بەڵام تیرۆریستانی داعش زەرەر بە هەموو هاوڵاتیان گەیان وەکو بینیمان زۆربەی شوێنە ئاینیەکانی هەموو پێکاتەکان تەقاندەوە ئەمە بەشێکی هاوڵاتیانی شەبەکە زیاد لە 2 ساڵە لە ژێر دەستی تیرۆریستانی داعش ژیان بەسەر دەبن ئەمڕۆ لەگەڵ پێشڕەویەکانی سوپای عێراق توانیویان لەگەکردنەوەی دەواازەیەک توانیویان خۆیان بگەینە ناوچە ئارامەکان لە ئێستادا لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە پێشوازیان لێ دەکرێت پێداویستە سەرەتایەکانیان بۆ دابین کراوە لە ئێستادا نیشتەجێ دەکرێن لە کەمپی خازر پێش دەستپێشی کۆنتڕۆلکردنەوەی شاری مۆسڵ ئامادەکاری کرابوو بۆ لەگەڵ کۆنتڕۆلکردنەوە شاری مۆسڵ ژمارەیەکی زۆر ئاوارە بێن بەڵام ئەوە یەکەم کاروانی ئەو ئاوارانن کە لە دەشتی نینەوەن ئەمڕۆ هاتوون بۆ ئەو ناوچە ئارامانە لایەن هێزەکانی پێشمەرگەوە گەیەنرانە ئێرە. جيشی عێراقی هاتن ئەوانە دەرچون دوای ئێمە بەپێ هاتن تقریبا 200-300 متر هاتن جەماعەتی کوردستان هەمی هەرێمی کوردستان پێشمەرگە لەوەی بوون ئێمە خۆمان داوە دەستی جەماعەتی پێشمەرگە ئێمە هەمی شەبەکن جەماعەتی کوردن بەپێ هاتن حتا مەسافەیەکی دوور ئەوجا جەماعەتی کوردستان ئێمە مەمنونیان دەبنە زۆر مەمنونیان دەبنە ئێمە یانینایە حتا ئێرە حالمە لە خۆش بی حالمە خراپ بی نەشەو مەشەو بی نەڕوومەڕوو بی بڕۆ جامع بڕۆ زۆر بەرە ماما جامع هەلاک بیمە ڕەمای ماچی دەستی داعشی الحمدلله والشكر ئێمە تەقوتەکەی داعشی لە تۆبزەوەی هاتمان حالمان ضعف بوو دیدا سەری سەرمان شەروار قوتۆکەرە ڕژ باشتە بەهدل بیمان خدا لەمان قاپێشۆ کرد الحمدلله والشكر والله هلا موصل لومان دعا كرديا حتى يستا خلاص لو بيشمرقة ما خلاص كرديا لو ظلماتي لو قهري لو حالي خرابي والله مسواقي كم بخم حزرات ما ابو لەگەڵ پێشڕەویەکانی سوپای عێراق و کۆنتڕۆلکردنەوەی بەشێکی شار و شارۆچکانی دەشتی نینەوە بەشێک لە هاوڵاتیانی ژێر دەسەڵاتی تیرۆریستانی داعش توانیویان خۆیان بگەینە ناوچە ئارامەکانی سنووری پێشمەرگە. گەیلان بۆتانی کورسان نیوز کەمپی خازر.